بەر لە دەستپێکردنی دانیشتنی ئاسایی پەرلەمانی کوردستان دووەندام پەرلەمانی فراکسیۆنی پارتی هێرشیان کردە سەر عەلی حەمەد ساڵح پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان و بۆ هۆیەوە دانیشتنەکەی پەرلەمان بۆ ماوەی زیاتر لە کاتژمێرێک دواکەوت. لەسەر ڕووداوی هێرشکردنەکەش هەریەک لە فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕان و یەکگرتو ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و ئاراستەی سێم و بزوتنەوەی ئیسلامی لە ڕاگەیەندراوێکدا ڕووداوەکەیان بە پلان بۆ داڕژراو ناوبرد. لای خۆشیەوە عەلی حەمەد ساڵح بە هێنارتی ڕاگەیان ئەو کێشەی شەخسی لەگەڵ هیچ کەسێکدا نییە. دروستی کردووە بە هیچ شێوەیە من بابەتێکی شەخسی نییە، چونکە من هیچ شتێکی شەخسیم لەسەر کەسان نییە. من لە ڕابردووە و لە ئێستش قسەم کردووە لەسەر کۆمەڵێ مەبادێک کە پەیوەندی بە حەقی ئینسانی تاکی کوردەوە هەیە، پەیوەندی بە پرۆسەی دیموکراسیەوە هەیە، پەیوەندی بە سەروەری قانونەوە هەیە. لای خۆشیەوە فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان ڕەتی کردەوە ڕووداوەکە پلان بۆ داڕژراو بوو بێت و وەک خۆیان دەڵێن هەر کارێک بکەن لە کەس ناترسن. بە مەبەستی ئاشکراکردنی هۆکاری ڕووداوەکە سەرۆکی پەرلەمان لیژنەیەکی لە کۆڵینەوەی پێکێنا. ڕەتی ئەوە دەکەینەوە نە بەرنامە بۆ داڕژراو بووە نەخوازیاری ئەو بابەتین وە لە کۆبوونەوەی داخراویش ڕامانگەیاند. ئەگەر ئێمە بەرنمەیەکمان هەبێت شەرم لە کەس ناکەین و ئەگەر بڕیاریشمان دابیتن شەرم ناکەین دەڵێن ئەوە وەڵامی ئێمە، بەڵکو ئەوە وەڵامی دوو پەرلەمانتاری پارتی دموکراتی کوردستانە لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان، بەڵام قەتاوقەت ئەوە سیاسەتی فراکسیۆنەکە نییە. مەردان خدر ئەو ئەندام پەرلەمانەی پارتی کە هێرشی کردە سەر عەلی حەمەد ساڵح بە هێنارتی ڕاگەیان ئەوان ناچار بوون بەو شێوازە مامەڵەی لەگەڵدا بکەن. ئێمە دەمانویست قسەی لەگەل بکەین بۆ ئەوەی ئەو حاڵەتە دووبارە نەبیتەوە، ئەو یەک ڕێزەی بینی فراکسیۆنەکان تێک نەچی دیارە بەردەوام بوو لەسەر هەلویستی خۆی. ئێمە ناچاربن بەو شێوازە ڕەفتاری لەگەل بکەین. ڕووداوی هێرشکردنە سەر پەرلەمانتار عەلی حەمەد ساڵح دوای ئەو هێمنیان نزبیە دێت کە لە ساڵی پارەوە لەگەڵ ساتە وەختی پێکەنانی کابینەی بنکە فراوانی حکوومەتی هەرێمدا هاتۆتە ئاراوە. هێمنیەک کە هەموو جۆرە سیمایەکی ئۆپۆزیسیۆن و ململانەی ئاشکرای سیاسی لە هەرێمدا هەڵپەساردووە. ئەگەرچی بەشێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە ئەوەی ئەمڕۆ لە پەرلەماندا ڕوویدا ڕنگدانەوەی پەیوەندی فەرمی نێوان پارتی و گۆڕان نییە، یان ڕاستتر ڕنگدانەوەی پەیوەندی شەخسی مەسعود بارزانی و نەوشێروان مستەفانیە. بەڵام بە دووریش نازانرێت ڕووداوەکە سەرەتای ئەو ململانێ و گرژیە بێت کە لەسەر هەڵبژاردنەوەی سەرۆکی هەرێم بەڕێوەیە. ڕێبوارکاکەی هێنارتی هەولێر.